سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی ئەمڕۆ سێشەمە کە دەتوانن لە کەناڵی NRT شەوە بینێری بن. من هێرۆ زەنگەنم لەم بەرنامەیە لەگەڵتاندام. ئەژی ساڵح دەمیجەرم سڵاڤورێز ئەم بەرنامەیە ئیرۆدا ڕۆنی ددن سەر گەلەکە مژارین گرنگن ئەمریکا هەرێمێ و جیهانێ دەناف دەژی باندۆرا بەردەوام یا گولەبارانە ویلایەتە تێکساسێ ئاگاهیên داویên li dor Ukraynayê û gefên Tirkiyeyên operasyoneke leşkerî li Sûriyê û hin mijarên din jî. وا لەم بەرنمەیەدا یەکێک لەو منداڵانەی کە لە هێرشەکەی سەر قوتابخانەی سەرەتایی ڕاب لە تێکساس ڕزگاری بووە بۆ دەنگی ئەمریکا دەدوێت. سەرکردەیین یەکێتیە ئەوروپی ڕۆژە دوشەمێ گەیشتن لە هەفکردنێکی ji بۆ سەپاندنا ئەمبارگۆیەکە بەشی لە دژی نەفتە رووسیایە د کۆمبوونا وان de ku balkişan ser alîkariya Ukraynayê di rêbiriya pakêteka cezayan yê derengmayî ku ji aliyê Hungarya ve hatibû astênkirin embargo nefta Rûsya ku bi riya deryayê tê vedihewîne lê bi awayekî demkî rê dide neftê ku bi boriya bê şandin Seroka desteya cîbecîkariya Yekîtiya Ewropî Ursula von der Leyen got ev gava cezakirinê dê heta dawiya salê dora nod ji sedî ji hinardekirina neftê ji Rûsyayê bo Yekîtiya Ewropî bibire. Di pakêta nû ya cezayan de her wiha dê sarkirina sermiyanan û qedexekirina rêwîtiyê li ser kesan hebe. Di heman demê de banka herî mezin ya Rûsyayê Sberbank دê ji sîstema cîhaniya veguhestina diravî Swift were derxistin ku Yekîtiya Ewropî berê çend bankên biçûktirên Rûsî jê derxistibûn. Sê dezgehên medyayîn mezinên Rûsyayê dê ji belavkirina navarokên xwe lê Yekîtiya Ewropî jî werin astengkirin. سەرکردەکانی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی بروکسلیاندا تاوتوی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مۆسکۆدا دەکەن بۆ قەدەغەکردنی هاوردینەوت لە رووسیاوە. دیپلۆماتکاران دەڵێن بڕیارە لە میانی کۆبوونەوەی لووتکەیی ئەوەی ڕۆژانی دووشەمە و سێشەمە لە بروکسل بەڕێوە دەچێت ڕابەرانی وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ڕووی پرینسیپەوە لەسەر قەدەغەکردنی هاوردەکردنی نەوتی رووسی ڕێک بکەون. بەڵام دوای چەندان هەفتە لە تاوتوێکردنی ئەم بابەتە وتوێژەکانیان لەو بارەیەوە بەجێ دەهێڵن بۆ دواتر بۆ ئەوەی کاری لەسەر بکەن. پێم وایە ئێمە بەرەو ڕێککەوتنێک هەنگاودنین بۆ سەپاندنی شەشەمین پاکێجی گەمارۆکان بەسەر هاوردەی وزەی رووسیادا. بە گوێرەین بەرنووسەنوێیەکە دەرەنجامەکانی کۆبوونەوە لووتکەیەکە ئەوەیەکە 27 وڵاتی یەکێتی ئەوروپا پێک دێن لەسەر ئەوەی هاوردەکردنی نەوتی رووسی بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا قەدەغە بکرێت و بە شێوەیەکی کاتی ئەو نەوتەی بە لولەی نەوتبەردا دەگوێزرێتەوە ئەو قەدەغەیە بە شێوەیەکی کاتی نایگرێتەوە. چاوەڕوانەکانمان بە گوێرەی ئەوەی من گوێبیسی دەبم ئەوەیە کە دەرفەتێکی زۆر هەیە پاکێجی گەمارۆکە پەسەند بکرێت و دەبێت یەکریزی لە نێوان ئەنجومەنی ئەوروپایی ئەوەی هێند گرنگە بەردەوامی هەبێت ئەو بەردەوامی کە هەتا ئێستا هەبووە. دەقی بەرنووسەکە ئەوەی لەلایەن ئاژانسی ڕۆیتەرزەوە بینراوە و دەشێت گۆڕانکاری تێدا بکرێت ڕێکەوتنێک لەسەر گەمارۆی گواستنەوەی نەوت بە دەریادا پشتڕاست دەکات. ئەمەش هاوکاتی ئەوەی نەوتی رووسی لە ڕێی لولەی نەوتبەرەوە دەگوێزرێتەوە بۆ وڵاتانی هەنگاری ئەو سلۆڤاکیا و هەروەها کۆماری چێک و دواتر قەدەغەی ئەم هاوردەکردنانی نەوت لە رووسیاوە بۆ وڵاتانی ئاماژە پێکرا و دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. ڕابەرانی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا ئەوانەی دوای نیوەڕۆی ڕۆژی دووشەمە لە بروکسل کۆ دەبنەوە تاوتوێکردنی مەسەلەی قەدەغەکردنی هاوردەی نەوتی رووسی بە شێوەیەکی کاتی نایەنگرێتەوە ناکەن و ئەو بابەتە تەواو ناکەن و دەیهێڵنەوە بۆ دواتر. من پێم وایە ئەوە دەبێتە بەشێک لە وەتۆژەکان لێرە و پێشبێنی دەکەم لە چەند ڕۆژی داهاتوودا یان هەفتەکانی داهاتوودا وتوبێژێک ئەنجام بدرێت. هەتا ئەو کاتەش زۆرێک لە وڵاتان لە ئێستادا هەنگاو دەنێن پشت بکەنە نەوتی رووسی. جا لە ئێستادا زۆر شت دەگوزەریە و ڕوودەدەن. من دڵنیام کە ئێمە دەتوانین بڕیارێک لەو بارەیەوە بدەین. ژمارەیەک لە ڕابەرانی یەکێتی ئەوروپا ئاماژەیان نەکرد بە ئاسووی گەیشتن بە سەودایەکی گشتگیر لە کۆبوونەوە لووتکەیەکەی ڕۆژی دووشەمەی ڕابەرانی یەکێتی ئەوروپا. من پێم وانییە ئێمە ئەمڕۆ بگەینە ڕێکەوتنێک
هەر بۆیە هەوڵی گەیشتن بە ڕێکەوتنێک دەدەین لە کۆبوونەوەی لووتکەی مانگی 6دا. بە هزری من لە ئیستادا ئەمە ڕێبازێکی ڕیالیستانەیە. بە دڵنیاییەوە ئێمە وتوێژ دەکەین و پێویستە هەمومان تێدا بەشدار بین، بەڵام هەتا ئیستا بەو جۆرە نەبووە. ڕابرانی یەکێتی ئەوروپا داوا لە دیپلۆماتکاران و وەزیران دەکەن چارەسەرێک بدۆزنەوە ئەوەی کێبڕکێیەکی عادیلانە مەسوەگەر دەکات لە نێوان ئەو وڵاتانی کە هێشتا نەوت لە رووسیا هاوردە دەکەن و نێوان ئەوانشی لە ئێستادا هاوردەکردنی نەوتیان لە رووسیا ڕاگرتووە. بڕیارە کۆبوونەوەی لووتکەیی داهاتوو لە ڕۆژانی 23 و 24 مانگی 6دا ئەنجام بدرێت. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلەنسکی ڕۆژی دووشەمە چاوی بە وەزیری دەرەوەی فەڕەنسا کاترین کۆلۆنا لە کیف کەوت. زێلەنسکی سوپاسی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆنی کرد بۆ پشتیوانیەکانی و داوای لە فەڕەنسا کرد یارمەتی زیاتریان بدات بە سزاخستنە سەر رووسیا و هاوکاری دارایی. ئۆفیسی سەرۆکایەتی ئۆکرانیا لە لێدوانێکی داگوتی داوای لە فەڕەنسا و وڵاتانی تری ئەوروپا کردووە خۆیان نەدەن بەدەست هەڕەشە و فشارەکانی هێرشبەرەوە. ئەو گوتیشی رووسیا بابەتی ئاسایشی خۆراک وەک هەوڵێک بۆ سوککردنی سزانی و نەتەوەیەکان بەکاردەهێنێت. ئۆفیسی زلێنسکی گوتیشی کۆلۆناش باسی لە سزاکان کەرەستەی چەک و خواستەکانی ئۆکرانیا کردووە بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا. کۆلۆنا چاوی بە وەزیری ناوخۆی ئۆکرانیا دەنیز مانستریسکیش کەوتووە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن نیشان بۆ یەکێدا کو ئەمریکا پلانتنە ji بۆ şandina sîstemên roketên dûravêj Ukraynayê re. Di demekê de ku raport dibêjin ev gav tê nirxandin. Biden roja di şemê li derveyî koşka spî ji rojnamavanan ra gotibû ku ew ê sîstemên mûşekanên ku dikarin êrişî Rusyayê bikin ji Ukraynayê re neşînin. Alîkarê serokê civata ewlekariya Rusyayê Dmitry Medvedev got ku ev biryareke hişmend e. Wî got eger bajarên me rastî êrîşan bên hêzên çekdarên Rusyayê dê gefa xwe bi cih bînin û li navendên ku biryarên bi vî rengî yên tawan lê tên dayîn bidin. پەرسەندنەکان لە ئاکامی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا هاتوونەتە ئاراوە هەرتەنها لەناو ئەو وڵاتانەدا سنووردار نییە و پەلی هاوێشتووە بۆ زۆر دۆسەیتر لەوانە ئەگەرەکانی گرفتی ئابووری و دارایی و هەروەها ئاسایشی. سەرۆکی تورکیا پەیوەندێکی تەلەفۆنی دەکات بە سەرۆکی رووسیا و وەک ئۆفیسی ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ئەو پەیوەندیە تەلەفۆنیا بۆ دوومەبەست بووە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بەڵێن ساڵحمان لەگەڵدایە. بەڵێن دەکرێت پێمان بڵێیت مەبەستەکان چی بوون؟ مەبەستی یەکەم هێرۆ پەیوەندیە بۆ بە شەڕی ئۆکرانیاوە تورکیا ئامادەی خۆی دەربڕیوە بۆ میوانداریکردنی کۆبوونەوەیەک لە نێوان مۆسکۆ و کیێڤ بە بەشداری نەتەوە یەکگرتووەکانەوە و کۆبوونەوەیش لە ئەستەمبول بکرێ. یەکێ لە خاڵەکانی تریش لە هەر سەبارەت بە شەڕی ئۆکراینە ڕەجەب تەیب ئەردۆغان ئامادەی وڵاتەکەی دەربڕیوە بۆ چاودێریکردنی هەر ڕێککەوتنێک ئەگەر ڕێککەوتن هەبێت لە نێوان مۆسکۆ و کێڤدا. مەبەستی دووەمی پەیوەندیە تەلەفۆنیەکە کە پێدەچێت ئەوەیان مەبەستە سەرەکیەکە بوو بێ پەیوەندی هەیە بەو هەرێمە ئارامەی ڕەجەب تەیب ئەردۆغان داوای دەکات لە قوڵایی 30 کیلۆمەتردا لە ناوچە کوردنشینەکانی باکووری سووریادا. ئەلبەتە ئەمە یەکێکە لەو داوایانەی کە ئەردۆغان بەردەوام دەیکا لە وەتای هەردوو وڵاتی سوید و فنلاند پێکەوە داوایان پێشکەش کردووە ببن بە ئەندامی ناتۆ. ئەردۆغان ئەمەی کردوتە مەرجێکی سەرەکی ئەگەر ڕێگەی پێ بدرێ ئەو هەرێمە ئارامە دابنرێ ئەوجا داوای ئەو دوو وڵاتە پەسەند دەکات. باشە بڵێن ئەمریکا ڕای چیە لەم بارەوە؟ ئایا ئەمریکا هیچ کاردانەوەیکی هەیە لەسەر ئەو بابەتە؟ کاردانەوەکان زیاتر لە لێدوانی گەورە کاربەدەستانی ئەمریکادایە بۆ نمونە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هەروەها وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئاستی وتەبێژی وەزارەتی دەرەوە کە قسە کراوە لەسەری ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی لەم کاتەدا پێویست بەوە ناکا هیچ هەنگاوێک بنرێ کە ببێتە مایەی زیاتربوونی پشێوی و نائارامی لە ناوچەکەدا و جەختیش لەوە دەکاتەوە کە پێویستە هەموو لایەنەکان وابەستەی ڕێککەوتنەکەی ساڵی 2019 بن ئەو ڕێککەوتنەی بۆ ئاگربەست کرا. بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان لە بەرامبەردا دەڵێ بەشێک لەو ڕێککەوتنە دانانی ئەو هەرێمە ئارامەیە بۆیە ئەوەی کە دەیکا هیچ پەیوەندی نییە بە دۆسەکانی ترەوە هێندەی ئەوەی پەیوەندی بە جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێککەوتنەوە بێ.
بەڵێ باشە بڵێن هێزەکانی سووریای دیموکراتیک لەم بارەیەوە چیڵێن ئایا هیچ لێدوانێکیان لەم بارەیەوە داوە؟ هێزەکانی سووریای دیموکرات نیگەرانیەکانی خۆیانیان بە هیچ شێوەیەک نەشاردوێتەوە و دەژڵێن ئەم هێرشەی کە تورکیا بەنیازە بیکات لە ئان و ساددایە و مەترسیەکەش مەترسیەکی ئێژگار ڕژدا. هەڵبەتە وەکو دەزانرێ هێزەکانی سووریای دیموکرات هاوپەیمانی سەرەکی هێزەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکان لەسەر زەوی لەو ناوچەیەدا لە سووریادا هەر بۆیە لیانیچە لە لێدوانەکانیاندا ئەگە بە هەڵەدا نەچوو بم ئارام حەنا وتەبێژی ئەو هێزانی سووریای دیموکرات دەڵێ ئەردۆغان لەوەدا چاوەڕوانی چرای سەوزی ئەمریکایە هەروەکو لە پرسیاری پێشوشدا ئاماژەمان پێکرد ئەمریکا بە نیگەرانیەوە لەو ڕەوشە دەڕوانێ و دەژڵێ هێزەکانی سووریای دیموکرات دەڵێ بەڵگەی تەواو لە بەردەستدایە هەموو هێرشێکی تورکیا بۆ سەر خەڵکی سیڤیلە و ئەمەش بە پێشێلکردنی تەواوی ئەو ڕێکەوتانەدا دەنێ کە تورکیا لەگەڵ لایەنەکانی تری لە ناو سووریادان کردوونی. بەڵێن ساڵح سپاس دەکەین. سپاس بۆتەوە. بەرنامە هەفترەنگ بەرنامە کوونەری یا بەشی کوردی لە دەنگی ئەمریکایی. ئەز لوقمان ئەحمەد هەردوو هەفتی جارێکی وەدبم گەڕێکی ناو ئەختی چاند و هونەرا ڕەنگین. بمەرەنە. تاوانی دواکەوتنی زۆر لە کوشتنی چەکدارەکەی هەڵی کوتایە سەر قوتابخانەیەکی سەرەتایی تێکساس تەنانەت لە کاتێکدا دایک و باوکانی منداڵەکان و لە دەرەوەش داوایان لە پۆلیس دەکرد پەلە بکەن لە چوونە ژوورەوە و منداڵەکانیش بە پەرۆشەوە لە ناوەوە پەیوەندیان بە ژماری پۆلیسەوە دەکرد. ئەم تاوانش خراوەتە ئەستۆی بەڕێوەبەری پۆلیسی ناوچەی خوێندنگاکە. ئەمە ژوای کردووە دانیشتوانی شاری یۆڤالدی ئێستاشی لەگەڵدا بێت بڕوانەکەن پیت ئارەدۆنۆ کە ئەفسەرێکی خۆشەویستی نێو خەڵکەکەیە بڕیارێکی هەڵەی دابێت و نەیتوانی بێت خوێندکارەکان لە نێو پۆلەکانی قوتابخانەی سەرەتایی ڕاب بپارێزێت. ئارەندۆ کە هەر لە یۆڤالدی گەورە بوو و خوێندنی دواناوەندی لەوێ تەواو کردووە بڕیارە ئەمڕۆ سێشەمە سوێندی یاسایی بخوات لە ئەنجومەنی شارەوانی پاش ئەوەی لە مانگی ڕابردوو هەڵبژێردرا بۆ ئەو پۆستە. ئەو پیاوە تەمەن 50 ساڵانە نزیکەی 30 ساڵی کارەکەی لە نێو ڕیزەکانی چەسپاندنی یاسادا لە یۆڤالدی بەسەر بردووە. هەر divê derbarê de kuştina 19 zarok û du mamoseyand gulebbarana dibistana Rab ya bajarokê Yuvaldiyê Teksasê hefteya borî gotûbêj li ser çaksaziyên di derbarê çekan û vehewandina wan de li Amerîkayê zêde kirine. Raporta Michel Ken bêhtir agahî hene. سەرۆک جو بایدن و خانمی یەکەم جیل بایدن ڕۆژی یەکشەممە سەردانی شوێنی یادکردنەوەی قوربانیانی قوتابخانەی سەرەتایی ڕۆبیان کرد لە ئۆڤالدی لە ویلایەتی تەکساس. لەبەر دەموێنەی 19 منداڵ و 2 مامۆستا وەستان ئەوانەی بەهۆی تەقەکردنی چەکدارێکی تەمەن 18 ساڵەوە بە 2 چەکی نمچە ئۆتۆماتیکی لە پۆلەکەیاندا کوژران. لەم کاتەی وڵاتەکە بە لە دەستدانی ئەم ژیانانە خەمبارە بەردەوام پرسیار دێتە ئاراوە سەبارەت بەوەی کە کارمەندانی جێبەجێکردنی یاستا چیان کردو یان دەبوایە چیان بکردایە ئەو کاتەی چەکدارەکە لە پۆلەکەدا بوو. ئەم مردانە جارێکی دیکە بانگوازەکانی هەندێک کەسی بۆ یاسای تونتری چەک هەڵگرتن هانداوە. ڕۆژی شەمە بایدن لە ئاهەنگێکی دەرچواندا باسی لە تەقەکردنەکە کردو هەروەها ئەو دەکەسەی کە لە سەرەتای ئەم مانگەدا لە نیویۆرک لە تەقەکردنێکی بە کۆمەڵ بەهۆی ڕەگەسپەرستیەوە لە بازارێکی خۆراکدا کوژران. ناتوانین بە یاساڕێ لە کارەسات بگرین، من ئەوە دەزانم، بەڵام دەتوانین ئەمریکا سەلامەتر بکەین، دەتوانین لە کۆتاییدا ئەوە بکەین کە دەبێت بیکەین بۆ پاراستنی گیانی خەڵک و منداڵەکانمان. بایدن و کەسانی دیکەی کە پشتگیری لە سنووردارکردنی زیاتری چەک هەڵگرتن دەکەن ئاماژەیان داوە بەوەی کوشتنەکانی تەکساس لە دەرئەنجامی لاوازی یاساکانی چەکەوە بووە. داکۆکیکەرانی مافی چەکی هەڵگرتنیش دەڵێن گرنگیدان بە چەک پرسێکی لاوکیە لە کاتێکدا باشتر دەبێت قوتابخانەکان ئاسایشی زیاتریان بۆ دابین بکرێت. دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ئەمریکا لە کۆنگرەی ساڵانەی کۆمەڵی نیشتیمانی چەکدا لە ڕۆژی هەینی لە شاری یوستن لە ویلایەتی تەکساس پەیامێکی هەبوو. بۆنی خراپە لە جیهانی ئێمەدا هۆکارێک نییە بۆ چەک داماڵینی ئەو هاوڵاتیانی پابندن بە یاساوە کە دەزانن چۆن چەکەکانیان بەکاربێن و دەتوانن خەڵک بپارێزن. بوونی خراپە یەکێکە لە باشترین هۆکارەکان بۆ پرچەکردنی ئەو هاوڵاتیانی کە پابندن بە یاساوە.
باشتەقەکردنەکە لە قوتابخانەی تەکساسیش گروپێک لە سیناتۆرەکانی هەردوو حیزبەکەی ئەمریکا کۆ دەبنەوە بۆ گفتوگۆکردن لە سەرشیانی سنووردارکردنێکی نوێ بۆ چەکەڵگرتن. سیناتۆر کریس مۆرفی دیموکرات لە ویلایەتی کۆنیتیکەت دەڵێت حەز دەکات گۆڕانکاری گەورە لە یاساکانی چەکدا ببینێت، بەڵام بۆ ئێستا قسە لەگەڵ کۆمارەکان دەکات سەبارەت بە گۆڕانکاریە مامناوەندیەکان وەک فراوانکردنی لێکۆڵینەوە لە پاشخانی کەسەکانی چەک دەکڕن. ڕێوشێنێک کە لە کۆتاییدا دەتوانێت فشارێکی زۆری لەسەر توند و تیژی چەک لە وڵاتەدا هەبێت و بنباستەکە بشینێت. ڕەنگەوە گرنگترین شت بێت کە ئێمە بتوانین بیکەین تا تەنیا ئەوە نیشان بدەن کێشیانی پێشکەوتنی گونجاو هەیە و ئاسمان بەسەر کۆمارەکاندا نایەتە خوارەوە ئەگەر پشگیری هەندێک لەو ڕێوشۆنە هاوبەشانە بکەن. لەم دەمەی وڵاتیش مامەڵە لەگەڵ ئەنجامی کوشتنی بە کۆمەڵی تەقەکردنێکی دیکەی ترسناکدا دەکات کە ژیانی گەنجانی بێتاوانی کردە ئامانج بە دوای وەڵامیشدا دەگەڕێت بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی کارەساتێکی لەو شێوەیە دووبارە نابێتەوە. شاری یۆڤالدی تێکساس هێشتا لە پرسەدایە بەهۆی کوشتنی 19 منداڵ و 2 مامۆستایان لە قوتابخانەی سەرەتایی ڕاب. کاتێک منداڵێک دەبینێت هاوڕەکانی دەکوژرێن دەبێت چه هەستێکی هەبوو بێت و چەندێک ترسا بێت و ئێستا هەستی چی بێت کە خۆی ڕزگاری بووە. منداڵێکی ڕزگار بووی ئەو کارەساتە بۆ دەنگی ئەمریکا دەدوێت. ئەو ڕۆژە ڕۆژێک بوو وەکو هەموو ڕۆژەکانی دیکە. جەیدن لۆنای تەمەەن 9 ساڵ کە لە تەقەکردنەکەی قوتابخانەی سەرەتایی ڕۆب لە شاری یۆڤالدی ویلایەتی تێکزاس ڕزگاری بووە، دوا ڕۆژی خۆی لە قوتابخانەکە بەبیر دێتەوە. بە پاشان ئەمە ڕوویدا. ژیانی ڕوتینی ڕۆژانەی جەیدین و هاوپۆلەکانی لەلایەن گەنجێکی تەمەەن 18 ساڵەوە بە ناوی سەڵڤادۆر ڕامۆز پچراوە لە ئیستادا. ئێمە لە دەرەوە بووین لە کاتی پشوودا و مامۆستاکەمان پێم وابێت گوتی بڕۆ ژوورەوە. دواتر گوێمان لە 3 تەقە بوو، دواتریش تەنها گوێمان لە هاوارکردن بوو. ئەوە تەنها شتێک بوو کە بیستمان. چیرۆکی دڵتەزیێنی جەیدن هەستی باوکی دەجوڵێنێت. ئەو بە کارەساتێکدا تێپەڕێوە کە نەدەبوو پێدا تێپەڕێت. سوپاس بۆ خوددا کە باشە. هەموو کەسێک لە قوتابخانەکە کە 600 قوتابی لە خۆگرت بوو بەقەت جەیدن بەخت لەگەڵیاندا یاوەەر نەبووە. ئێمە مردنی 19 منداڵ و 2 مامۆستامان پشتڕاست کردەوە. 17 کەسی دیکەش لەم کارەساتە ترسناک و کۆمەڵکوژیەی ئێرە بریندار بوون. هێشتا نەزانراوە پاڵنەری بکەری ڕووداوەکە کە لەلایەن پۆلیسەوە کوژراوە چی بووە. ئەو لەگەڵ داپیر و باپیرەی لێرە لە یوڤالدی تێکساس دەژیان. لێرە چۆ قوتابخانەیەکی ئامادەی ناوخۆی تا ئێستا نەمانتوانیوە هیچ هاوڕەیەک یان کچاوڕەیەکی بناسین. ئەو هیچ مێژوویەکی تاوانکاری نەبووە، هیچ پەیوەندێکی بە هیچ گروپ و دەستەیەکەوە نەبووە. سینتیا لونا دایکی جەیدن و داپیرەی خوێندکارەکانی دیکەی ئەو قوتابخانەیە ڕۆژی ڕووداوەکەی بەبیر دێتەوە. ترسێکی گەورە بوو کە پێیدا تێپەڕین، نەمان دەزانی منداڵەکەمان باشەیان نا. لە قوتابخانەکەدا نەوەمان هەبوو، بینیم یەکێکیان لە پەنجەرەکەوە چۆن هاتە خوارەوە. لە دوای ئەو دڵڕاوکێ و پەشێویە جەیدن لە ئیستادا بەم شێوەیە باز لە هەستی خۆی دەکات. بەڵێ ساڵح بەڕاستی کارەساتێکی ئەوەندە دڵتەزێن بوو، ینی چەندێک بیری لەکەیتەوە ئەو دایک و باوکانە بێستە چه هەستێکیان هەبێ. تەنانەت دەوانی کە منداڵەکانیشیان ڕزگاریان بۆیانی چۆن ئەوێرن منداڵەکانیان جارێکی تر بنێرنەوە بۆ قوتابخانە. ڕاستیچێکی خەیاڵ نابێنێ ئەو دایک و باوک خەم و ئازەراوان حتای بۆوان ڕادمینە مخابن بنەر هێژا بەرنامەیە کورکردێکشن بەردەوامە لێ بەری وێ ئەم ناوەڕێکی بژێشت. چاوی واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردوغان جارێکە دن نیشان بەوەیە کێ داکۆ دێ ترکیە ڕێ نەدا وڵاتێن کۆ پشتگیریە تەرۆرێ دکن دەرباسی ناتۆیە بن. سوێد و فنلندایە بەرێ شەرمەزاکردنا تەرۆریزمی ئاشکرە کرەبوون لێ ئەردوغان دوێ باوەریەدایە کو ئەو تێرە خوا ڕاست نینن. شاندەکە هەڤەش یا سوێد و فنلندایە ڕۆژە چارشەمێ لە ئەنقەرێ بوو بە
کاربدەستên دیپلۆماتên Tirkiye ra hevdîtin pêk anîn ji bo çareserkirina nakokiyan lêgel li Tirkiye lê danûstandinên hefteya borî ne di asta çaverêkirî de bûn. Erdogan gotibû hêviyên wan hene lê di derbarê Tirkiye de ti gavên pêwîst neavêtine. Bereva jî wê yekê wan li ser karên ku Tirkiye rexne dike berdewam kirine. Ji bo agahîn bêhtir di vê derbarê de navafkarê me dixîl şemo ji Stokholma paytexta Swêd bi me re ye dem baş dixîl Swêdiyan te axaftinên fermî di van demê dawî de kirine. Heta niha kesî bi fermî çi daxuyanî li ser her daxuyaniyeka ji Tirkiye derkeftibe yan her cêkî dî sebaret helwestê Tirkiya derneketiye. Bitinê şirovekar wesa dibêjin. Şirovekar dibêjin danûstandinên berî niha bê encam bûne yan nebaş bûne. Her eveya gel hindî jî hinde lîst hatine gihandine mîdyayê ku hindek nav tê dane ku ew ê Tirkiye dixwazin. Ji bilî wê na tiştekî dî nayê gotin tiştekî dî nayê behs kirin. Bi nimûne em duh digel endameka Sosyal Demokrat ra axivin ya seroka êketiya jinan ku Kurdeke ew behsê ji me re behsê hindê dikir ka çima Swîd dixwaze bikeve NATO. Kanî gefa li ser Swîd hene yan ne ev tişt behs lê helwestê Tirkiya kes nevê behs dike û kes jî heta niha kesî behs nekiriye. Baş e dixîl ev yani helwesta fermî ji aliyê hikûmeta Swîdî de nîne lê aliyên siyasî li wê derê ez bawerim tina li Perlemana Swîdê bûye. Li wê derê aliyên siyasî partî çi vê derbarê de dibêjin te axaftin hene li vir û wir? Li ser eger tu behsî helwestê Tirkiye bikî li ser wê natune ne bitinê şirovekar li dezgehên mîdyayê derdikevin dibêjin kanî Tirkiya çi divê yan mebesta Tirkiya çi ye. Lê hikûmeta Sosyal Demokrata viriya Swêdê têbîrîne dane. Wekî te gotî em niha di avahiya Perleman dane piştî 10-15 deqîdî me wîtwêjek hebe digel Friedrich Malm ku endamekî liberal partiya liberal û serokê komala Kurdan di Perlemanê Swîdê de em hêvî dikin ku ew tiştekî ji me re bêje ka eger di nav dezgehên fermîn dewletê de tiştek tê gotin yan ne lê wekû ragihandin wekû mîdya tiştek nayê gotin. Baş e li nav kolana Stokholmê we gelek xelk dît yanî ew geşbînî heye ku renge bigihên rêkeftinekê eger em bidin berçavan berî çend rojan te dîsa gotibû ku xelk dibêje wê dawiyê dawî hevdî bikin lê piştî ew axaftinên Erdogan careke din ku hîn jî li serî xwe rej din ew geşbîniya maye hîn? Belê. Her ew geşbînî heye ew dibêjin ev meseleke siyasiya bi danûstandinên diplomasî tên çareserkirin û danûstandin wê hebin. Eger çî bo nimûne nabêjin danûstandin wê kengî werin yan li ser çi astê dî wê bên kirin çûku me dî li ser astê cêgirê wezîrên derve û rawêjkara danûstandinên Enkerê bûn. Nabêjin wê astê bê danûstandina çi az be. Lê dîsan ew geşbîne û dibêjin ev meseleke siyasî diplomasiya ew ê bibin endamên NATO bi her halê hey bilê renga şirovakar dibêjin hinde gorinkarî bibin de mesela helwestê Swîdê de ew ji yek ew mesela çeka sist û asan bikin her çanda Swîdî dibêjin em çek nafroşin lê bû niha û paş de renga ew rê bidin bo wê ne. Berê hevkarê me dexîlê şemot ji pêş Perlemana Swêd ji Stokholmê me re boî gelek spas. لە توێژێکدا بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی دەنگی ئەمریکا تاراتوانە سەرۆکی یەکێتی ژنانی پارتی سۆشیال دیموکراتی سوید دەڵێت پاش داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا پارتەکەی بڕیاری داوە کۆتایی بە بێلایەنی وڵاتەکەی بهێنێت. ستۆکۆڵم یارمەتی ئۆکرانیای داوە لە شەڕی دژبە رووسیا و داواشی کردووە ببێت بە ئەندام لە ناتۆ. دەخیلی شەمۆ ئەم راپۆرتەی لە ستۆکۆڵمەوە ئامادە کردووە. ئەگەرچی کاربەدەستانی پارتی سۆسیال دیموکراتی دەسەڵاتدار لە سوید ئامادە نین لێدوان بدەن لەسەر دژایەتیکردنی تورکیا بۆ ئەندامبوونیان لە ناتۆدا، بەڵام بەڕاشکاوی هۆکارەکانی کۆتاییهێنان بە 200 ساڵی بێلایەنی خۆیان لە ناکۆکیە جیهانیەکاندا شی دەکەنەوە. یەکسەر لە دوای ئەو با بڵێن هێرشکردنە یاخود داگیرکردنەی رووسیا بۆ وڵاتی ئۆکراینە بارودۆخی سیاسی
ئاسایشی وڵاتی سوید کەوتە بەر گفتوگۆکردن بۆ ئەوەی کە وڵاتی سوید ئامادەی خۆی وەربگرێ ئایا بتوانرێت داوای ئەندامەتی بکە لە ناتۆ لە یەکێتی ناتۆ یا خۆت وەکو جاران بێلایەن بێت یعنی هیچ پەیوەندیەکی نەبێت لەگەڵ ناتۆیە بێگومان ئەمە بە حکوومەتی خستە ژێر فشارێکی زۆرەوە بۆ ئەوەی کە وڵاتی سوید بلێنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دژی جانگیان دژی ئەوەن کە بێن ئەندامەتی ناتۆ بکەن لامان کاتە ئەوانی کە بڵێن دژەتی ناتۆیان کردووە لە وڵاتی سویدایە کە نانویستووە بۆ نۆنە حیزبەکەی من و حیزبی سۆسیال دموکرات هەرگیز نەویستووە کە ئێمە ببینە ئەندام لە ناتۆیە بۆ ئەوی ئێمە پێگەی خۆمان لە ناو بڵین ناودەوڵەتیە بتوانێت کە زیاتر ڕۆڵی ئاشتیاوایەتیمان هەبێت ینی ڕۆڵی ئاشتی بگێڕین وەک لەوەی کە ببینە ئەندامێک و هەروەها هیچ ڕۆڵێکمان نەمێنە چونکە وڵاتی سوید وڵاتێکی بچووکە لە سکەندناڤیە زۆر دیار نییە وەکو وڵاتەکانی تر بۆ نمونە فەرەنسایە خۆت ئەڵمانیا هەڵبەتە ئەمە وای لێ کرد کە ینی بۆ حکوومەت بۆ حیزبی سۆسیال دموکرات زۆر سەخت بوو کە ئێمە هەموو مێژەکەمان پڕ بووە لە ئاشتی کە توانیمانە ئەو بڕیارە بێرێت کە بێتە ناو ناتۆیانە. خانم تەرەتوانە ڕەتی دەکاتەوە پارتە سیاسیەکانی سوید بابەتی ئەندامبوو لە ناتۆدا لە کەمپینی هەڵبژاردنەکانی داهاتوودا بەکاربێنن کە لە سەتەمبەری ئەم ساڵدا ئەنجام دەدرێن. ئەو هەروەها دەشڵێت تێکڕای پارتە سیاسیەکان ئاسایشی وڵاتەکەیان لە بەرچاو دەگرن. و رووسیا لە مانگی دوانزەیە ئەم پار ساڵی 2021 دوسێ جار لەسەر ئەوە قسەی کرد کە فینلاند و سوید نابێت ببنە ئەندامی ناتۆ ئەمە خۆی لە خۆیان ئەمە با بڵێن سیگناڵێکە بۆ ئەوەی کە ئەوێ بڵێت ئەگەر بێت و ئێوە ببنە ئەندامی ناتۆ ئێمە ئەتوانین بین هێرش بکەنێنە سەر وڵاتەکەتان بە تایبەتی فینلاند چونکە فینلاند سنووری لەسەر وڵاتی رووسایە لەبەرەوە ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە با بڵێن زیاتر ئەو بڕیارە کە دررا نەک لەسەر ئەو بێکە سۆسیال دموکراتەکان لە هەڵبژاردنەکانە ببێتە پرسیارێک بەڵکو بۆ ئەوەی ئاسایشی وڵاتەکە لە هەموو گرنگترە لە دەنگدان و لە هەموو حزبەتی گرنگترە وەکلەوەی کە بێت و باس لەوە بکرێت کە چه حیزبێک دەنگە هێنرێت یا خۆتەمە بۆ استراتیژی چۆنە بێت. خانم تارەتوانە سەرۆکی یەکێتی ژنانی سۆسیال دموکرات لە ستۆکهۆڵم دەڵێت رووسیا توانای هێرشێکی چەکداری هاوشێوەی ئوکرانیا بۆ سەر سوید نییە هەرچەندە نوکۆڵی لەوەش ناکاتن کە دەشێت بە جۆرێکی تر زیان بە سوێد بگەینێت. بێگومان هەیە بەڵام بە شێوەیەکی ڕاستە خۆنا من دڵنیام رووسیا و هەروەها ئەوانەی کە با بڵێن زیاتر ئەنالایزیان کردو یا خۆشیکاریان کردو لەسەر ئاسایشی وڵاتی سویدەوە زانن کە رووسیا ئێستا توانای ئەوەی نییە کە بێت یەکسەر بێت هێرش بکاتە وڵاتی سوید بەڵام لە ڕێگەی ترەوە توانێت هێرش بکاتە سەر وڵاتی سوید بۆ نمونە لە ڕێگەی ئینفراستروکتوری بەسەر بۆ نمونە ئایتی کە بتوانێت ئەو با بڵێن ڕێگەڵبانی ئایتی تێک بدات یاخود بۆ نمونە پروپاگاندا بڵاو بکاتەوە لەسەر سیاسیەکان لەسەر حیزبێک بۆ نمونە یاخود حیزب ڕەگەزپەرستەکان زیاتر بێن دەسەڵاتیان هەبێ بینیمان لە ئەمریکا بۆ نمونە ترامپ کە چەند سوودی وەرگرت لە با بڵێن یارمەتیکردنی رووسیا بۆ نمونە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەمانە خۆی لە خۆیان هێرشکردنیەکە بە وڵاتی سوید ئەو ترسە هەیە بەڵام وەکو بڵێن کە هێرشێکی با بڵێن یەکسەر بێتە ناو وڵاتی سویدەوە نە بەڵام بیریشمان ناچێت ئێمە دورگەیەکمان هەیە دورگەی گۆتلاند کە کەوتۆتە بەشی باشووری ڕۆژهەڵاتەوە شوێنێکی زۆر استراتیجیە ئەو شوێن استراتیژیەش کەوای لێ کردو کە با بڵێن هەم بۆ وڵاتەکانی ناتۆ زۆر شوێنێکی استراتیژیە لەبەرەوەی کە نزیکە بێتەوە لە رووسیا و لە زیاتر با بڵێن نزیکە بێتەوە لە فینلاندەوە و هەروەها بۆ رووسیاش زۆر گرنگە بۆ ئەوەی کە زیاتر نزیک بێتەوە لە ئەوروپاوە. بەپێی ئاژانسی ڕۆیتەرس ڕاوێژکاری سەرۆکی تورکیا بە ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکای گوتووە دەبێت سوید و فینلاند هەنگاوی کۆنکریتی بنێن لە مامەڵەکردنیان لەگەڵ تیرۆردا پێش ئەوەی ببن بە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆ. دەخیلی شەمۆ دەنگی ئەمریکا ستۆکهۆڵم. دوشەمێ درۆنەکە ترکیە ئۆتۆمبیلەکە سڤیل لە نزیکی گوندێ سێگرکە کۆ بەسەر باژارێ قامشلۆیێڤەیە کرد ئارمانج و دە ئەنجامێدا وڵاتیەکی ژیانە خۆژە دەستا و سێ وڵاتیژی بریندار بوون ناوەندە ڕاگەهاندنا هێزن ئەولەکاریە هەندرین لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە لە دۆر
بویەرێ داخویانیەک لەسەر ماڵپەرا خۆیان فەرمی بەڵاف کرد لە گۆڕ داخویانیە وڵاتیە بە ناوێ کسرا مەلک ژیانە خۆی ji desta ew sê welatiyên din jî di navwan de jinek bû birîndar bûn. Hêjayî gotinê ku Tirkiye di meha Golanê de 4 caran bi dronan êrîş li wan herêman pêk anîne. لە قامشلۆ کریستیانەکان جەخت لەوە دەکەنەوە کە هێرشەکانی تورکیا تەنها کوردەکانی ناوچەکە ناکەنە ئامانج بەڵکو و ئاشووریەکانیش دەکەنە ئامانج ئەوان ترسی ئەوەیان هەیە کە ئەم هێرشانە ناسنامەیان بسڕێتەوە. سوریانیên bajarê Qamişlo êrişên leşkeriyên Tirkiye red dikin û diyar dikin ku ev êriş metirsiyê li ser hebûna kristyanan bi giştî dike. Rêxistina a Sûriya Demokratîk tevî got beşeke ji îtîlafa Sûriyê van êrîşan red dike. Berpirsê rêxistina a Sûriya Demokratîk Quryaqis Gewriyê ji dengê Amerîka re eşkere kir got wan Tirkiye û îtilaf bi vê helwesta xwe agahdar kirine. نحن بالمطلق ضد أي عملية. ام bi tekrarî dijî her kirdareka leşkerîne ji her aliyeke bi Tirkiye yan aliyên dî ji ber ku operasyonê leşkerî êş û janên Sûriyan zêde dikin û birînan Kurd dikin û jêk belavbûn û hevrikiyan zêde dikin. Li aliyekî din kolana kristyanên Qamişlo diyar dikin got Tirkiye şerê hebûna kêmnetewan li Sûriyê dike. Nexasim Kurd û Siryanan got bi van êrîşan hebûna wan li Bakur Rojhilatê Sûriyê armanc dike. Butros Beşîr ji taxa bi şêriyê ya Qamişloyê xweste bi zimanê Kurdî helwesta xwe nîşan bide. Wî got Tirkiye hebûna Suryanan armanc dike lê ew dev ji axa xwe bernadin. Ji me çi dixwaze? Ew dixwaze tu nebûna me. Wan hene. Me hetanî îro نواشته ده بوی قوت و هزه ایو مواشته به هزه حمو کسی نبا هرمی ده ام جوکا گلی سریان لبیجی به کنگجیا آدوغان گفت خطی نجمارا ام سکن جهلا خوفه چالکوان سوریانی جی دست نشان دکن گو ارمانجا ترکیه تکبرنا اولکاریا هرمه هر وها ریدانا بهز کرنا داعشه روزنامه‌وان سوریانی گالینوس عیسی بانگ لهێزن ناودەولەتی دکە گۆ سینۆرەکە ji binpêkirin û êrişên Tirkiye re li ser herêmên Bakur Rojhilatê Sûriyê deynin. أمید کویم ترکیه و محی على دکیو ثانی طبعا. Tirkiye bi balafirên bêpîlot rêveberiya Meclisa Leşkeriya Suryanan armanc kirin. Ew her roj ji gundên Xapor û Tiltemrê bombebaran dikin. Duhî jî kenîsa gundê Teltewlê armanc kirin û herifandin. Şerê Erdogan li dijî gelên herêmê ye. Em bank li dewletên mezin dikin ku rê li berdem dagirkirina Tirkiye bigirin em dixwazin bi aştî bijîn. Ji hêla xwe ve çalakvana Suryanî Sîmêl Samuel dibêje got bisaya Hesedê herêmên wan bi ewle bûye. Tirkiye dixwaze van destskeftiyan têk bibe. ومتعبد هو وقصد سال 1915 دا وحتى نوكا تركيا لديجي قلمي السريان قركرنه بكتينه د سال 1919 دا انجاما داگیر کرنا سرکانیه قلمه دربه دربی و هرمن ما جبر سرکفتنا حسده و هزندی اولبی لی اردوگان بوان گفان داخوازا هرم داگیر بکد و اولویه هی تک ببد. هجای بیرخستینه یا گو کریستیانین باکور رجلاتی سوریه جی سوریان آشوری کلدان و ارمنان بکتی. کریستیانین باجیر دوی مترسیه دنه گو هگه ایریشه که ترکیه و چکدارین ریکبریا سوری بردوان به دی باندور لسر هبونا وان وک پیکاته که رسن یا وی دوری لباکور سوریه بکه. زانا عمر دنگ امریکا قامشلو. درباره پلانên Tirkiyeyên destpêkirina operasyoneke leşkerî li Bakurê Rojhilatê Sûriyê rêveberiya Xweser de bangawaziyekê de daxwaz li civaka navnetewî kiribû ku li pêş van operasyonan wiha rê li wan bigire. Gelo civaka navnetewî dikare çi bike eger Tirkiye operasyoneke wiha pêk anî. Ji bo şîrovekirina vê mijarên ha Nawaf Xelîl rêveberê navenda Kurdiya Lêkolînan ji Almanyayê bi me re ye بریا سکایپ دم باش مامۆستا نەواف داخوازەکە چاوا divê derbarê de ji civaka netewî dibe. Dem baş bû we û hemû temaşevana bi gelekî zelalî dixwazin qedexekirina firokê cengê û deverekî ewle li beramberî Tirkiye çê dibe. Ne deverekî ewle Tirkiye dibêje. Tirkiye deverê ewle hene dixwaze xerab bike û di encamê dimedît yani tiştê li serê العفرين تشيبو الكريسبي تشيبو وتشتاق السري كانجي تشيبو تجاري له تكناتي تركيا كسكي دي رابورت هو دي استراني قلت كوش 1915 ديجي واد سكنه ج قانون اصلاح الشرق
زاگۆن یا قانونا سازکردنا ڕۆژهلاتی بەحث دەکەن ئەنجا خست دەڤەرا کووردا دیمۆغرافی وش هەموو ئالیادێ بتربکی هین ئەو دەوام بوو هەلوەستن ڕۆژاوا ئەم بینن یعنی ئانا ئوکراینە بێچاوە ئەنیا ڕۆژاوا سەرۆکاتی ئەمریکا بە هەموو شێوەیە لەمبەری پوتین روسیا پوتین سەکنە بێگومان کارە یعنی ئەم نابێ وەکوێ بکە ژێکێم تری کارە ڕێل بەرێ مەسەرێ بگرێت بەر ئەو دەڤەر بە مەلیۆنا کەس وێ دەکێ دژین وەکی دێ کورد و عەرەب و سوریان و پێکهاتەیە دژین و نزیکا ملیۆن کەسێژی کەکێ ساڵح هیچ دەڤەرێ سووری داهاتنە وێ دەکێ ئارامیا خۆت بینن باشە کێکێنەوە ببوورە زاخەفتنەتە بم ڕێڤەبەریە خۆسەر دەوێت دەربارەدا و هێزن کۆ ئەم ببێژن هەرێمی وێ هەرێمی کۆنتترۆلکن هێزن سووریا دەموکرات دکارن چ تشتاژی دەست بدن لە بەرامبەر کو تورکیە بڕاستی ئێریشەکە وها نەکە ji ber ئەگەر بێ و تورکی ئێریش بکە وێ دەمێ وێ شەر دەرکەوە و سڤیل وێ بیتر زیانێ بدن یعنی ئەگەر ئەف ئێریش دەست پێ کرد ئەف پلان دەست پێ کرد ینی ڕێڤەبەریە خۆسەر دکارێت چ بکات وێ دەربارەیدا 27 مایەکێ 2015 پشتی سەرکەفتنا کۆبانێدە ئەردۆغان دڤەگەڕا خۆی ئەفریقیا دێ بە شێوەیەکی گەلێکی فەکری گوت ئەم قبول ناکن باکوورێکی سووریە چێت بۆ باکووری عراقی مەبەست پێ وەک هەرما کوردستان عراقی نە تشتێکی نەهەیە کارە چ بکە ئەس بێ ئیشتر بێژم ئەمریکا دانوستاندنی خۆ ڕێڤەبریا خۆسەر و قەسەدێ گوتن بەری داگیرکردنا سەرێکانی بۆ مەبڕاستی یعنی ئەم نەلبەندە بوون و نەرم بن قاون قاربن دانوستاندنك نربك چما كاكي سالا قوتن قيسينوري سريكاني فكشينن هيز فكشيا قوتن او دفري بالعرض تشيكربن بروخينن روخاندن قوتن برا دولية مشترك درباسي هيزي امريكيه درباس بن درباس كرن يقالك نزانن حردو باكور روجافاي كردستاني باكور كردستاني دو بارتي كردستاني ديروكيني بدور كم بدور كوكبن كاكي صالح ناس كي وي كوباني وش كدوري سينوري سوريجك كبيا باكور كبي وإقامة شو شو دورين استبينه كبي تشتكي أفري فبري بيشكش بك وشو بيشكش بك باشا ما مستنواف اف زلال بو نها يعني ريفبريه باواكي گشتي بانگوازي جوا كان نتوي كريه باواكي دست نشان كري كي دكاره تركيا راوستينه جبر اردوغان بري چند روجا گوتبو ام ونه شفك روجك امش خو سبه رابن ونه ببينكو ام درباس بونه يعني افقدت وقت بيجي باوريه ويجي بتشتكيدن ناي يعني وكو هيزك وي فناغرينا كي جان ولاد دكاره تركيا وغرينا سيرفي اوبراسيوني بيكمان هيزا سركه امريكا كاره تركيا وغرينا جو بايدن زان سركه امريكا اينا دنيسانا 2019 دنيفيس بيت فورن افيرز بلابو وكي سركه كي ديكتاتور اردوغان دستنشان كر قوت ما بيشغتيا اوبوزيشن جبتن انا جي اردوغان لبنده تليفونك دانوستاندنك سركه امريكا د واخ رجرا بشتي غزو روسي ريشا روسي سر اوكرانيا بندوي كي اردوغان دزانه روسي كار بسكنين انا جبوي تماشاوانا جي قامشتو حتى ديركي اي غارانتور اي ضامن امريكيين جي قامشتو حتى كوباني ومن بيجي ودفريده روسن دروجه دوب تايبت هناك كان بيجي مترسيتي بون اردوغان وبوتين باشا ببوره ما مستنواف تبحث امريكا كر امريكا خمين خود في درباره دا آنين زمان اف هل وسط امريكا چه قصد کاره کاریگر به رد کردن ترکیه دا هون دکارن چه قصد سروی کی آوا بکن اگر کورتی برسوان بدی راستی گلکی کورت تشتی گیدستی هزی سیاسی و لشکری تی وقت زانم دکن به هزی نابناتویره هزی لشکری همو امکانو درفتی خو لنبری دولت دوات ناتو ده وقت ترکیه حاضری خود کن وقتی ده گرکی هیم بهتر لفو تفکر دیپلماسی در امریکا چیفته اف غمگینیا امریکا يعني بيروكيات زلال بو دعوه لبرنت كما مستنواف نواف خليل ريفبري نافندا كورديالي كولينانتج المانيا بمراوي زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان
مڤەتگەرن ئەمریکا باژارê ناشڤیلê ویلایەتا تێنسی ku وەکو پایتەختا موزیکا وەلێت tê naskirin ji aliyê Kurdên wî bajarî ve wekû Kurdistana biçûk tê binavkirin. Hevkarê me Yehya Berzencî vê dawiyê serdana Nashville kir û ev raport amade kir. لە فڕۆکەخانەوە شوناسی شاری ناشڤیل دیارە کانتری ئۆف میوزیک شارێک بەردەوام خرۆشاوە لە سەنتەری شارەکە بڕوانە هەموو ڕۆژانێکی هەفتە ئاو هەیە. ئەگەر نازناوە دیارەکەی ناشڤیل کانتری ئۆف میوزیک بێت ئەوە لای کوردەکان نازناوێکی تریشی هەیە ئەلیتڵ کوردستان کوردستانێکی بچووک بابزانین بۆچی کوردستانێکی بچووک بێت وەرن با پێتان نیشان بدەم. باسوخواستی کوردان لەم شارەی پایتەختی تێنسی پڕە لە دەردی دڵ و دووری لە نیشتیمان و هیوا و خواست. بەهۆی پەتاکەوە تازە دەنجی ئەمریکاش بۆ ڕۆژنامەوانەکانی گەشتی نێوان ویلایەتەکانی نێو ئەمریکای دەست پێ کردووە و یەکەم گەشتیشمان بۆ ناشڤیلە کوردستانێکی بچووک. کورد لە شاری ناشڤیل بە سێ قۆناغ هاتوون لە ساڵی 1975 کۆمەڵێک و لە دوای 1970 کۆمەڵێکی دی و لە ساڵی 1991 بەشە زۆرەکەی کورد لەم شارە گیرساونەتەوە. ئەمە سەیرانێکی بە کۆمەڵە کە سەنتەری سەلاحەدین ڕێکی خستووە بۆ ڕەوەندی کورد لە شاری ناشڤیل. گەشتێک دوای کۆرۆناڤایرۆس خواردنی کەیبانۆکانی کورد کۆبوونەوەیەکی خێزانی و کەشێکی کۆمەڵایەتی بۆ منداڵەکانیش ڕۆژەکە هەر لە جەژنەچوو. بۆیە ئاڵای کوردستانم لەسەر ڕوومەتم کێشاوە بۆ ئەوەی وڵاتەکەم نیشان بدەم. زۆر باشە کە لێرەن خەڵکێکی زۆر لێرەیە خەڵکێکە هاوشێوەی تۆن و ئاهەنگ دەگێڕن هەست دەکەیت لە تۆوە نزیکن خۆشیەکەی لەوەدایە پێکەوە دەدوێن ئەڤەکە ڕۆژێکە خۆش بە هەمی مرۆڤ هەڵناوێرە نزانە هەنێک هاوڵێنی دەبینم ئەشتیڤ ئەڤە قورکە دافنە ئەڤە هاوڵێکی نییە من نشتنی دیت. بەپێی ئامارە نافەرمیەکان کورد لە شاری ناشڤیل نزیکەی 20,000 کەسە کارداری زۆریان هەیە و خاوەنی بزنسی خۆیانن. بازارگەکانی کورد پڕن لەو پێداویستیانەی سفرەوخوانی ماڵە کوردەکان دەیخوازن. خاوەنی ئەم بازارگەیە دوای خواستێکی خۆشی کەوتووە. سێ چوار دوکانی کورمان هەیە عینی وەک ئێمە یعنی عینە هەموو وەک ئێمە ناکەن بەس ینی وەک ئەو ئەنواعی خواردنمەنی دەفرۆشن لە میدڵی هاتووە لە عێراق و لە تورکیا و لە هاتووە. یعنی ئەمە خێوکردنی هەنگوین بابزانم هەربن بەتەنیام کەسۆک من ناگات. لە ئەمریکا ڕێگا زۆرن نەتەوەکەتی پێبناسێنی. دەیان ساڵە ئەم چێشخانە کوردیە نێو و نیۆباجی خۆی پەیدا کردووە ماڵێک بۆ کەباب. I've been in business for 22 years, serving Kurdish food. بۆ ماوەی 22 ساڵان چێشخانەم هەیە لە ناشڤیل خواردنی کوردی دەفرۆشم لە ڕێگەی خستنەڕووی خواردنی کوردەواری نوێنەراتی کولتورەکەمان دەکەین خەڵکی بەیانی بە نەتەوەکەمان ئاشنا دەکەین خەڵکی جیاوازیش دێن و دەیانەوێت زیاتر لەبارەی کوردستانەوە بزانن. خۆ بە تەنها خواردن ئەو کارە ناکات ببینە ئەم خانمە و دەست و پەنجەی مەکینەی درومانەکەی سەردەرکردن لەو هەموو شێوازەی جلوبەجی کوردی ژنان و هێشتنەوەی بەشێک لە کەلتور. زۆر گرنگی پێ دەدەن بەرکو حەز لێ دەکەن و ناخوازن ئەv کولتورە ئەv چاندا کوردی بەرزە بێ حتا منداڵێ کچکێژی ینی گەلێک ئینانە لایە من منداڵێ 4 مانگی 5 مانگی گوتیان جل بۆوان دەدرون. با بزانین نازناوی لیتل کوردستان کوردستانێکی بچووک کە لە شاری ناشڤیل نراوە کورد خۆی چەند کاری بۆ کردووە. ڕەنگە جێکردنەوەی زمانی کوردی لە زانکۆی تێنسی یەکێک لەو هەنگاوانە بوو بێت. لە ئاستی زانکۆکاندا پەیوەندی باشمان کرد لەگەڵ زانکۆکانی حتا دەرەوەی ناشڤیلدا
دەرەوەی ناژبێت دەرەوەی تەنسیدا وەکو زانکۆی ئیندیان یونیڤەرسیتی بلمنگتۆن کە پرۆگرامێکی باشانەوە توانیمە ئەو پرۆگرامە بینە ئێراکە دەرسی کوردی و کەلتور و تاریخی کوردی بخوێنێت ئێستا لە ناشڤیل ستیت کۆمیونیتی کۆلیج بەڕسمی دەخوێنرێت پرۆگرام بۆ ماوەی 2 ساڵ بەردەوامە و ئومێدوارین کە هەوڵی بۆ دەن کە 2 ساڵی تریشە بۆی تازە بکرێتەوە. ئەمریکا بۆ خۆی وڵاتێکە پڕیەتی لەدەتەوە و ئاینی جیا وڵاتەکەش حەزی بۆ هەمەڕەنجیەیە ناخوازێ مرۆڤەکان شناسی خۆیان داماڵن و شوێنیە کەلتور بکەون. یحیا بەرزنجی دانجی ئەمریکا شاری ناشڤیل ویلایەتی تەنسی. ئەمە شاری ناشڤیل هەروەکو کوردەکان دەڵێن کوردستانی بچووک دەچینە لای هاوکارمان یحیا بەرزنجی کە سەردانی ناشڤیلی کردبوو و چەندین راپۆرتی لەوێەوە ئامادە کرد. یحیا ماندوو نەبیت دەمانەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم هەروەکو خۆش لە راپۆرتەکەدا ئاماژەت پێکردووە ناشڤیل بە کوردستانی بچووک دەناسرێت باشە گەر وایە بۆچی منداڵەکانی کە قسەیان بۆ تۆ کردووە لە راپۆرتەکەدا نەیانتوانیەوە بە کوردی قسە بکەن بۆچی بە ئینگلیزی قساکەن ئایا کوردی نازانن؟ ئەلبەتە با سەرەتا باسی ئەو کەمکەوە فیچەرەکە نزیکی چرکەیە بەڵام بۆ بەرنامەکە بڵین ئەو بە شەمالی هەڵبژاردەوە بەڵام بەڕاستی یەکێک لەو شتانەی کە منیش ینی خەیاڵم بۆیە چوو لەوێ زۆر بەلامەوە ینی شتێکی سیر بوو کە زۆرێک لە مناڵەکان ئەگەر کوردیەکیش قسە بکەن کوردیەکی زۆر خراپ قساکەن کە هی ئەوە نیە بتوانانی ینی ئەو شتێکەوێ بیگەێنێ لەبەرەوە تەنانەت تۆ ببینە ئەو کەسەی کە لە ڕیستورانەکەیە کە 20 ساڵە لەو شارەیە ئەوێ بە ئینگلیزی گزارشەکە وەک لەوەی کەەوە بە کوردی قسە بکە کە چەند جارێک هەڵمان باش دەرنەچوو. یعنی یەکێک لەو شتانەی کە بەلاتەوە سەیرە 20,000 کەس کورد لەوێ هەیە بەڵام تاکو ێستا فێرگەیەکی زمانی کوردی نیە کە نەوەیەک لێ پەروەردا بێت ناتوانێت زمانێکی کوردی باش قسەی پێ بکە یاخۆ پێی بنووسێ ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی تاکو ئێستا فێرگەیەکی وان نیە لە ڕابردوو هەبووە بەڵام ئێستا شوێنێکیان نییە بۆی کە منداڵ فێری زمانی کوردی بکەن. بەڵێ باشە یحیا جگە لەمە چ شتێکی تر هەبوو کە زۆر بەلای تۆ جێگەی سەرنج بوو لە ناو کۆمەڵگەی کوردەکانی ناشڤیلدا؟ ئەلبەتە کورد لەو شارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر پتەون یعنی پەیوەندێکی زۆر باشیان هەیە بەسەر یەکتریە وەکو چۆن عادەتێکی کوردانەکە ئەمە هەیە لەوێ ژن و ژنخوازیەکی زۆریش لە نێوان پارچەکانە ڕوویاوە لە نێوان بڵین باکووریەکان و ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و باشووری کوردستان ئەمە خۆی لە خۆیان شێوەیەک بڵین لە بڵین پێکاتێکی کۆمەڵایەتی زۆر هەمە چەشنە دروست بووە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەس نکوریەوە ناکا کە بەسەر بڵین وەکو کوردستانێکی بچوک سەرەکە بەڵام لە کاتێکا کە سەیرەکەی کۆمەڵی ڕێکخراوی جیاواز هەیە تاکو ئێستا بڵین ئەوەی کە لەوێ هەیە سنتەری سەلاحەدینە کە تا ڕادەیەک بڵین زۆر بۆنە و زۆر هەر شتێکی چالاکیێکی کورد لەوێ یاکرێ هەندێک ڕێکخراوی تریش هەن بەڵام تاکوی ئێستا سەیوانێک نییە ڕێکخراوێک نییە کە بێتە سەیوانی هەموو کوردەکان کە بە شوێنی خۆی بزانێ بڵێن بە نمونە سنتەری سەلاحەدین ڕاستە سنتەرێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر شتەکە زۆر چالاکە بەڵام شوێنێکی ئاینیە کە مزگەوتەکەیە و هەروەها بڵین سنتەرەکۆک و بواری تریش بەکارهێنێت لەبەرەوە تاکوی ئێستا بڵین زۆرێکیان باز لەوەکان کە بڵین حیزبایەتی لێرە کۆتایی پیاتوە خەڵک خەریکی کوردایەتیە بەڵام لە ئەرزی واقعا کە ئەیبینیت بەڕاستی حیزبەکان زۆر خراپکاریان لەو شارەیە کردووە کە نزیکەی 20,000 هاوڵاتی کورد لێ بەڵام تاکو ئێستا نەیانتوانی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاریان هەبێ کە ئەوە خۆی لە خۆیان ئەوەیە کە زۆر پەش و بڵاون. بەڵێ یحیا بەرزنجی سپاس دەکەین. سپاس بۆیەوەش. شانازی و خولیای وڵاتی پێرو بۆ پەتاتە ڕۆژی دووشەمە لە شاری لیمای پایتەخت نمایشکرا لە کاتێکدا ئەو وڵاتە ئاهەنگی ڕۆژی نمایشی پەتاتەی گێڕا. سەماکارە فلکلۆرەکانی پێرو جلوبەرگی ڕەسەنیان لەبەرکردبوو کاتێک لە نێو بازارێکی کۆفرۆشدا نمایشیان ئەنجامدا بە مەبەستی خۆشەویستیان بۆ بەروبوومەکانی ئەو بازارە. ئەم لەم چالاکیەدا ئەو خواردنانە نمایشکران کە جۆرە جیاوازەکانی پەتاتی تێدا بەکارهاتە بوو و بەرهەمی ناوخۆیی وڵاتەکە بوو. هەندێک لە ئامادەبووان توانیان ئەو خواردنانە تام بکەن. یەکێک لە ئامادەبووانی ئەو فیستیڤاڵە ڕایگەیان خۆراکێکی بێشومان لە پەتاتە دروستکرابوون ئەو گوتیشی بە هەبوونی پەتاتە کەس لە برساندا نامرێت.
بله هیرو او پاتاتا براسیل لای ایمجی بره گلک باش بو دما کو آوی بو دما آو لحریم هبو لحریم ما گلک پاتاتا هبو و باش بوش یعنی برهمه که باش ورزا پاتاتا دا او دبو بس نها خوشیشه خوشه جی راسته بس نها جبر کو باران نمایه آف کم بویه او چمل وی درجی ناور و دمک تده قد کرم براست تایبتی چمل فرات جی هرم بجایی بویه بهتری که او به هیچتیه که پتاتا جی کم به مخابن لو شنشا بالا بداخوا بالا عزیزان لیرجدا ببوره صالح لیرجدا دینه کوتایی برنامه امرومان تا کاتێکی تر لەگەڵ سلاوی هێرۆ زەنگەنا هەر شاد و بەختەوەر بن. منی صالح دەمیجار بمینن ناو خێر و خۆشیەدا. کاتێکی خۆش.